باشا لكياي إسلام ومسلمان دق حديثات وكبلة فصحي برا مسلمان يقول السوشيال ميديا إذا قاضي في السوشيال ميديا سبق القليتي إيش سقطك درجامي صار لهم ولاك بيت وكو شاركوانك وكو كاي روجنامواني هشتك ناوينيت هاتو أمرو سالقل أم كسب كم كا زورك ليوا قليو غازنده وشكاتان لسريه أمرو هاتوم وكو شالاكي كاني كم كا روشتومة ميدان بو أو كسو ما مصطاو كسات يانا كاليدوام لورقتون بو برسل جواز كان أمروش بأرشي خوم مزاني كبيم يمكن بما أجريها كبزانين أقول لي أم كسوا شقارتي بيون راو أجري كوتتو بتشي بانو كم بياخي أبا بلال ياك سيد خير بيت هنا بياخي كشني بياخي روشتوا باش ياخي ناوكي جايزة أنا لقبي شاعرانين قلناهم بلال لقبي شاعرانه كم ياخي بو زور حظ بو حظك سركش بي بو حظك ياخي بي بو حظك عاصي بيت يا اخي بون لطاغوتان يا لبرنامج تسخير دكان كيبون لزكان يا لطاغوتكان يا لبرنامج اجل كان جوانترين يا اخي بونا پیغمبر ابراهيم عليه السلام بطاقوتن هاي يا اخي بو هرشي بتشكاندي او جوانترين يا اخي بونا لم كان بو اكيد طبعا بو اكيد تو يكشتو براس كم هو اما ام اجرا كي باكا اجرا كي جوانا تو اگر اي بي اب كي بي ما بي اشتبري باطل زۆر جار ئاڵتون بۆ ئەوەی پیسایەکەی لێکەیتەوە پێویست بە ئاگرێکی بەتینە ئەم ئاگرا پیسایی ئاڵتونە سووتێنم ئاڵتونە ئایارە 24گەت بۆ منێتەوە لەبەرەوە ئەوەی کە من ئەیکەم ئاگرێکە بۆ پاکردنەوەی پاک و پیس ئەو ئاگری کە ئاڵتونی پاکرێتەوە ئەکرێت لە هەموو شتێکی بدەیت ناکرێت بەڵێ تۆ زۆر شت توانێتەوە بەسەریەکە بەڵێ ئیسلام ئاڵتونەکەیە باخەت بەسەر ئاسنە ئاسن بەسەر ئەوەیە ئاڵتون بەسەر ئەمە شتەکانت تێکەڵاو کرۆ بەسەریەکە وای نازانی کە بوویتە هۆی تێکدان و شیرازەی کۆمەڵایەتی و کوردانی بەریتانیا لێرە بەسمێکت ناوەتەوە کە هەر خۆشت لێ بەرپرسیت ئیسلام ئاڵتونەکەیە ئەوەیشی کە خۆی هەڵباسووە کەسایەتی مزگەوت و مامۆستاش لە ئاماژ کرد کەسایەتی مزگەوت هەمووی نەبووە نەخێر لەناو مزگەوتا کۆمەڵێک کەسی پاکی تایە کۆمەڵێک کەسی پیسیشی تایە کۆمەڵێ منافقی تایە کۆمەڵێ بزنسمانی تایە کۆمەڵێکی تایە عەتفی خەڵکیە جوڵێنن بۆ باخەڵی خۆیان بۆ بزنسی خۆیان بۆ بازاری خۆیان من هاتووم ئەو دزانە ئاشکراکە من هاتووم بۆ ئەوی مزگەوتەکانمان پارێزراو بێ لەو ئەلمانی و لەو دزانێکەوە بەناوی مزگەوتەوە مزگەوتە خەنە بەرژەوەندی خۆیان عەتفی خەڵکیە جوڵێنن بۆ باخەڵی خۆیان ئێمەش کەڵین مەیدزن ئەڵێن وڵاتەوە دژی ئیسلامی وڵاتەوە لەبەرەی ملحیدەکانی بەم قسە پێمانیانە ڕوازان خەڵکیە خەڵەتێن ئەم قسەی کە تۆ ئیسایڵیت ڕۆشتی لە نزیکەوە لەگەڵ مامۆستایان قسە بکەیت کە بە بەڵگەبی خەیتە ڕوو بڵێ مامۆستا تۆ لەویایە بزنسەکەیت و لەویای شە بەرژەوەندی کەسێک دزی بکە قەدانی پیانێ بڵێ من دزیم کردووە من لەسەر بەڵگە ئیشەکەم بەڵگەکانم هەمووی هێناوە شایەتەکانم هەمووی هێناوە بە حەق هەر هەمووین بەڵاو کردوتەوە سەوتی خۆیانم هێناوە کە خۆیان ئەڵێن بەڵێ ئێمە ئەوە پارەمان کۆ کردوتەوە باشە لە کیای ئیسلامە و موسڵمان و دق و حەدیث هاتووە کە بڵێ فەسحی برا موسڵمانەکە لە سوشیال میدیا بکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم والله فاتیمەی کچی محەممەد دزی بکە دەستی بڕە فاتیمەی کچی محەممەد صلی الله علیه وسلم ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ یعنی پێغەمبەریش ناڵێ ئەفەرمێ محەممەد لە ئیسلامە کە جەڵ دەدرێ لە کەسێکی زیناکار کە دەستی دزێکە بڕێ بە بەرچاوی خەڵکەوە نابڕێ بۆ ئەوەی عاقڵ بێ بۆ ئەوەی ئیسلام خاتری کەس ناگرێ ئەمە ئیسلامە ئەمە نییە وڵا قەینا مەلاکە بتزێ قەینا بەس کوڕێکی قوربەسەر بیزێ حیا و شەرەفی بەرە لە ئیسلامە جیاوازی نییە چینایەتی نییە تۆ و مامۆسایەکی ئاینی و من و خەڵوت فرۆژێک و کەناسێک و هەمووی یەک شتە کە تۆ حکمێکی شەرعی کە تۆ دزیە کە تۆ شتێکت بەسەر ئاساق بووە ئەو کاتە سزاکە ئەدرێ ئەکرێ بڵێ وڵا ئەی باشە تۆ بۆ بەرچاوی خەڵکەوە جەڵ دەکەی بەڵێ بە بەرچاوی خەڵکەوە لوتیان ئەشکێرم ئەم دز و نافقانە بۆ ئەوەی کەسانێکی تر فێر نەبن بە ناوی ئیسلامەوە بزنسکە ئەوە جیاوازەکەیە باشە تۆ کێت پێ ڕاستە لە هاوڕێکانت هاوڕێت بووە ئەوانێکی سە باسییانەکەی ڕۆژی ڕۆژان خۆ لەگەڵ یانە بوویت لە مزگەوتە هاوکاریان بوویت بەڵام میساڵی بزنسەکەن من غیبم پێ نییە تۆ بەشدار نی لەو بزنسەکەەوە من غیبم پێ نییە ئەگەر سبەینێ من دزیەکەم لێ دەرکەوتەوە یا هەر کەسێکی تر کە بەم ناسی حاشام لێ بکە من ێستا تۆم لەگەڵ تۆ غیبم پێ من چوزام دڵی تۆ چیتیایە چوزام داهاتی تۆ بەرەو کوێڕوە باشە منیش کە لە مزگەوتێکا بەشدار بووم بۆ پەڕی توانای خۆمەوە بەنێتی پاکی خۆم قزمەتی دینەکە قزمەتی ئیسلامەکەم بەڵام دوایی هەنێشتم خۆم بە چای خۆم بینیوە زانیم ئەو کەسە ڕاست ناکە ئەو کەسە درۆزنە بۆیە هیچ کەسێک غیبی پێ نییە تۆ لەگەڵ کەسێکا تەعاملەکەی هەتا شتی لێ دەرنەکەی ناتوانێ ئەمە غیبە کەس غیب نازانێت کاک بیلال بەڕاستی کۆمەڵە شتەکەی یعنی ناکەی ئابۆشەوە بێت ئەی چی بکەم حەق بەتاڵ تێکەڵکەم مەسەدێک نییە بتزن بەناوی مزگەوتەوە بڵێن خانوو بکڕن بە 300 بە خۆ ڕاستزانانی خۆم بە حەق ئەی بۆ جوابی تەلەفۆنی ئەو کەسان نایدەوە کە ئەوان خۆیان بە خاوەن حەق تەلەفۆنم بۆ کردو لە تسا بلۆکی کردو
خۆت سەوتەکەم گەشتە نیشکە ڕەشەت وای لەکە لەبەر ئەوە هەنێ جاریش کە جوابی تەرەفێکم نەداوەتەوە لەبەرەوەی تەرەفگیر نەبم بەتایبەتی ئەو قسەی بینی حاجی سەفەر و مەلا ئارامی کۆڤنتری جەماعەتی حاجی سەفەر و حەمد تەلەفۆنیانەکە جوابم نەدانەوە چونکە من ئەگەر جوابم بداناکەوە ئەگەر جوابم بداناکەوە ناتەشیر نییە خۆی پێڵێ خۆی ئەڵێ من سەد شتێکی خراپ من هەموو کەس خاوەن ڕێزە بەڕێزەوە لێ بەرپرسم لە قسەکانە خۆ تۆ بەرپرسم نەشێوێ کاکی بەرحاڵ من خۆم بەرپرسم خۆ تاوانباری من خۆم قسێکەکەم خۆم لێ بەرپرسم من لە لای خۆم سەدا جارانم حەمەد کەسایەتێکی و مامۆستا عەبدولحەمید ماسا کوڕی پاک باشە ئەوەی کردوێتی و کۆی کردوێتەوە جێگەی دەسەکەشی دیارە یعنی ئەو مڵوانەی کە دووریوێتی کە دایناوە دیارە بۆ نمونە ئەو مزگەوتە ملیۆنیە قڕیوێتی مزگەوتەکەی پرێسن مزگەوتەکەی وای فێڵ ئەو دروستی کرد لە تو ئەزانی ئەو ئەو کڕیەتی واخر لە سوۆشال میدیا وا خۆی دەرەخاوسنی خۆی فشەکاتەوە لێ من کڕیومەتەوە نەکردنە و نەیکڕیوەتەوە اعتیباری هەیە بەڵام سەیریکە مزگەوتێک لێرە هەیە لە گرینۆک باشە مزگەوتێک لە سنترال ئەم مزگەوتە خۆی خەڵکی ئەم شارە خۆیان پارەیان کۆ کردوێتەوە لە ڕۆژی ئیفتتاحەکەیە باشە ئەڵێن کاکە ئێمە ئیفتتاحیەکەین بەشم باشە تەلەفۆنەکەن بۆ کاک عەبدولحەمید یار کەسێکی تۆ کاکە حەزەکەن تۆش بەشدار بی تۆش هاوکار باش ئەکرێ من بچم وەکو مامۆستا بەڵێ مەڵا من وەکو مامۆستا کوڕی پاک بەشدارم لە دروستکردنی ئەم مزگەوتم دروستە ڤیدۆ شتەکانم لایە پۆپێکیان کڕی لە نەبوەستە لە براتفۆرد پۆپێکیان کڕی من خۆم لەوێ کارەبای فێسفیکسی یەکەم خۆم دامنا 2 هەفتە 3 هەفتە لێوە بوو کاکە 2 ڤیدۆم لەسەر کرد ڤیدۆکان چوونە 500,000 بینەر خەڵکێکی زۆر دەستخۆشیان لێ کردین ئەرە وەڵا کاکوڕی پاک مزگەوتە کاتەوە مزگەوت دروستەکە باش ئەو هەمومان و بوونەوە لە مانگی 4 بەفرە باری خۆ ئاگادارە بەتا قوتانە لەوێ مامەوە ئەم قەینا فی سەبیلیلایە بۆ مزگەوت و لەیش پەشیمانی کەچی ئێستا دایان خستووە نە مزگەوتە و هیچ ئەمجا هاتووە یەک مزگەوتی دروست کردووە کاک عەبدولحەمید ئەویش هی خۆی دروستی نەکرد دیارە کۆمەڵی خێرخواست پارەیان داوە ئەڵڵا تەعالا جەزای خێران باتەوە بەڵام ئەوەی کە ئایا من 50 مزگەوتم دروست کردووە و یا 25م دروست کردووە ڕاست ناکە باشە بەشدار بۆ بڵێ سەر تۆ بۆ منە پاوانێک ئەدەی بەم مزگەوتەی گرینۆک کێ لەسەر سوۆشال میدیا ئەڵێ من بەشدار بووم لە مزگەوت خۆ ڕاستە بەشدار بووی بەڵام بە پاوانێ بەشدار بووی ئەو چاواشەکاریە ڕاستکەنەوە ڕەحمەت بەڵام لەگەڵەوەش من دەستخۆشی لە هەر کەس نەجگریان ئەگەر مامۆستا کوڕی پاک ئەگەر بەقسەی تۆ بێت چلنۆ مزگەوتی دیار نییە ئەڵێ 50 دانی ئەڵێ تا 50 ئەڕۆم ئەڵێ 25م دروست کردووە یا بەشدار بوون تا 50 ئەڕۆم بۆی ڕاست پیاوە بڕۆن سێری ژیانی کەن باشە بڕۆ بە درێژایی من چەند ساڵات بۆ من 2009ەوەی ناسم لە وڵاتە من لە 2009 بەرنامە کرد لەگەڵ پیاوەیە باشە وەکو کار ڕۆژنامەوانی و شتانە بەڵام ئەم پیاوە لە 24 ساعاتە لە مزگەوتە نەخۆی مناڵەکانیشی کوڕەکانی حافظ قورئان کردووە لەوێن پێشنوێژیەکەن باشە ئەبێ کاتێکە ئینسان ئامانجی حرام خواردن بێ ئەبێ بڕوە لە دەرەوەی مزگەوت و دین باشکی بۆ مناڵەکانی دروستکە ئەم پیاوە بەهشتی زانکۆ لە مناڵەکان سەردوێتەوە مناڵەکەی لە زانکۆی سویدی و بەریتانی واز پێهێناوە لە مزگەوتە قورئان بڕۆ خۆم تاوایکە بەڵام خۆ من نەموتۆ کوڕی پاک من لە خۆم قسە ناکەم کاتێک قسەیەکەم باشە بۆ لەسەر مەکەوی بۆوانەوە بێتە سەر کوڕی پاک نەموتۆ کوڕی پاک تۆ ئەوشی کردو بە ئامان تا ئێستا و یەک ڤیدۆم بۆ بێنە بڵێم کوڕی پاک دینا ڕاستمم بینیوە تۆ ئەویش دانەوە لێ بەڵێ دامناوە ئەڵێم ئەمە بەشدارە بۆ نمونە 150 دەفتەر دۆلاری کۆ کردەوە بە ڕێکلامی کوڕی پاک 2 ڤیدۆی بۆ کرد ئەم ڤیدۆانە بڵاو بوویەوە باشە دوای ئەو کوڕی پاکی بەکارهێنا یەک شەقی هەڵدا لەو جەماعەتە و پارەکەی قسە باخەڵی خوارد ئەوە دامناوە هەمووی خانوێکی 350,000 پاوانی پێکڕیوە پۆستکۆد و هەموو شتێکم داناوە کۆمەڵ 100,000 تا سەرف کردو بە پارەی ئەو مزگەوتە باشە کوڕی پاک لە جیاتی وی بادا دەسەر شاشە بڵێت کە ئەی خەڵکی بێرمینگام من داوای لێبوردن لە ئێوەکە یە قۆڵی منی بڕی منی بەکارهێنا بۆ ئاتیفە ئێوە کەچی پارەکەی خوارد و مزگەوتەکەش دیار نییە ئاوا ڕێستۆران کە ئێستا ڕێستۆرانتە سەرڕای ئەوە کە حاشای لێ نەکرد تازە بە تازە لە لایڤەکە هاتووە بە قوربان و بە ساقەیە بێت و مامۆستاگیان نەسیحەتی خەیرمان کەوت توخواوە وجدانە توخوا من تۆ بەکار بێنم تۆ باشە تۆ بەکار بێنم بۆ سیقەیەک بۆ مزگەوتکردن و دوای پارەکە بخۆم هەتا ماوی بلۆکم ناکەی هەتا ماوی قسم پێ ناڵی برا ئینسان تۆ زەویژدانی هەبێ ئەمە خۆی گومان دروستەکە ئەمە لە ژێرەوە گومان دروستە جومانێک و بۆلی شتێک دروستەکە دژەم گەندەڵیەکە کە ئەزانی گەندەڵیەوە هەیە کاکسەی ئەگەر ڕاستی من قازی چواری وەکو ئێمە کۆکەیتەوە باوکو کارێکی ڕۆژنامەوانی بچین لەسەر بۆ قازی چییە ئەیزە قازی سوشال میدیا قسە بە خەڵک دەڵێیت و شایەتەکانم داناوە ئەگەر تۆ شایەتەکانی ئەوەی حاجەویست پێتەدەم ژمارەیانت پێدەم خۆت بڕۆ دانە بە دانەیان ئەوانە بۆ خۆیان ناشنە ڕوا قسە بکە ڕەشان لێگە
بەڵگە یە ڕۆژان باڵێ بەڵگەمە یارە وەڵا بەڵگەمەیە باشە 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 براکەی کۆمەڵێ زاوای ناردوو ئالێرە بە حساب ڕسمیگی کردو سی دەرپڕیوە وەڵا لە چاوەڕێی ڕاوە ماسیە وا نازانی ئەوە دەرئەنجامی ئیشە سەقەتەکان دەرەنجامی ئاشکراکردنی دزە من بە دزەڵێم دز من دژی فەسادیە وەستمەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کەسێ لە ئێوە خراپەیەکی بینی با بەدەست بیگۆڕێ ئەگەر نەیتوانی بەدەم بیگۆڕێ ئەگەر نا بەدڵ پێی ناخۆش بێ قورئان بۆچی هاتووە تەأمرون بالمعروف وتنهون عن المنکر کە تۆ دزیەکە بینی ئەبێ بڵێ ئەمە دزە نەک بڵێ دێوەڵا قەینا با دزەکە و دەست چۆن بێ دز و دەست پاک تێگەڵ بێ ئەسڵەن تۆ زانی مزگەوتی ئێستا لە بێرمینگامە پێویستی بە نۆژەنکردنەوەیە بەڵام ئەم نازانم کێوکە کارێکیان کردو ڕوویان نایە بۆ نە مزگەوتی جوودی یەکێکە لەو مزگەوتوانەی بەجددی پارەی پێویستە من داواکەم لە مسلمانان بچن هاوکاری بکەن بەس ئەم دزانە کارێکیان کردو خەڵک سیقە بەهۆش ناکە کاکە لەو هەموو مزگەوتە من 4-5 مزگەوتم باس کردووە لەم هەموو مسلمانات 4-5ێکم باس کردووە لەم کاکە ئەمانە سیقەیان کاکە خۆ مەسەلەکە بەس ئەو نییە لەمەوە چی بۆ مۆزوعێکی تر لە مۆزوعێکیت و بۆ ئەمە ئیسلام ناوە تۆ لە سۆشیال میدیا ئەو بابەتی عەقیدەی شتێکی ترە بەڵام کەسێک بێوێ بزنسکە بە ناوی دینەوە دین بەکاربێنێ بە خزمەتی خۆی لوتی یشکێنم ئەڵڵا لوتی یشکێنێ من نیم باشە ئەگەر منیش سبەی نێوام کرد یا ڕەبی لوتم بشکێنی یا ڕەبی بمکەی بە هەر یەکێک لەوانەیە کەەوە ئاشکرا بوون و فەسح بوون باشە ئەمە مباهلەیەکە لەگەڵ هەر کەسێکیان نایکەم ئەگەر من خۆم دز بووم ئەگەر دینارێکم کۆ کڕیبێتەوە بە ناوی مزگەوتەوە ئەرە ڕەحمەتی خواتانێ بە من ئازانم ڕیشم نییە ئەمامە بەسەرەوە نیە خەڵک وازانێ من ڕاست ناکەم بەس ئەوان بە ڕیشەوە ڕاستەکەن و لە برام سەیری دڵکەن سەیری عەمەلکەن ڕەحمەتی خواتانێ بینەرانی بەڕێز ببورن بەڕامەکە زیاتر هەڵەگرێت و من بۆ مەرجش دەکەم پیاوە دانیشتنی کە بە هەندێک شتێ نەوترێت خۆم بەرپرسان قسەنەکا بەڵام خۆی بەرپرسە من بەرپرسین بۆ قسانە بەڵام دیارە داواکەمان ئینشەڵا ڕەدەکەیتەوە یان بەگوێمانەکەیت لەسەر چی کامشانە کۆتایی پێ بێنین لەمڕۆوە کەمیکەیتەوە وازی لێ بێنی لەبەرەوەی کە بەڕاستی من هەر خۆم نهاتوو کۆمەڵی خەڵکی پیاوچاکی تر بۆ خۆدا ئاسایی وەسفەکە یا خۆم ئاسایی یا ئەوان ئاسایی هەر کەس ئاسایی بێت موهیم وەیە داوامان لە تۆ هەیە کە ئەم بەزمە واز لێ بین لە بەرژۆنی مسلمانان نییە کۆتایی بێت کاک سەیدیان مامۆستا بەهادینێ لە لیدس باشە تەلەفۆنی بۆ کردم وادم پێ داوت مامۆستا لەسەر قسەی تۆ مادەم ئەزانم کاریگەری هەیە لەسەر ئەم ئیسلامە زیاتر ئەو واز دەهێنم باشە چونکە پێشتریش بەخوا تەلەفۆنم بۆ کردم وتم یا ڕەبی ئەمە فەسح نەبێ ئەوەی لە کۆڤنتری ڕوویدا ئەوە تەلەفۆن بۆ مامۆستا بەهادین کردو بۆ مامۆستا کاوە کردو وتمە یا ڕەبی بڵاو نەبێتەوە قسەم نەکردو بەس وتم ئێوە شاهد بن بڵاو بێتەوە وەڵڵا هەمووی فەسحەکە ئەوە بوو لە ساعات تقریبا 9 ئێوارە بوو لەگەی 24 ئاکەی 24 یەک ڤیدیۆ بڵاو بۆتەوە و ئام ڕسمی کوڕی پاگا خەنەژدێ ئێدون کاکە بۆ لە کەناڵ ئەلمانەکەەوە بیبیسن کەوا وەڵڵاهی من باسێکم وەڵڵاهی وەکو مسلمانێکی بێلایەن لەو بێنا باسێکم شتێکم نەکردو لێ پەشیمان بە وازیشم هێنا ئەڕوان من جەماعەتە شکاتیان لێ کردووە ئێوتم وەڵڵاهی ئەو جەماعەتەی کە شکاتیان لێ کردوم ئەبێ کەرامەتیان بشکێنن ئەمجا شۆڕ هاتوون لە یا ڕسمیان کردووە بەرزیوە و وەڵا ڕۆشتوین بۆ ڕاوە ماسی و کۆمنتی بۆ کردووە ماسێک گەورەکە دەرناوە با بەگە پیاوی شەڕن ساحەکە دیارە بەس شتی هینە فێڵی مەگەن ئایبە لەخوا بترسن وەڵی توش هەم لەخوا بترسە و هەمیش حساب بۆ خەڵکو بۆ بواری کۆمەڵایەتی و دینی و ئیمانی و ئەخلاق و پرەنسیپی هاشتێک ناوێنەی بێنێ بۆچی بە تۆ ناڵێم دەست ناکرێ بۆچی بە تۆ بۆچی بۆ پیاوەکە تەسوولەکە ناڵێم دەست بۆچی بە مامۆستا فڵان و بۆچی بە مامۆستا بەهادین ناڵێم دەست بۆ براکان بۆ تۆ ڕەحمەتی خوا لێ بێت تۆ شتەکان نابینی هەر کاتێک گوتم بە تۆ دز و بەڵگەم نەبوو دیارە من بوختانم بە تۆ کردووە هەموو شایەتی ئەوانە برا کاک سەید یا ڕەحمەتی خوا لێ بێت براکان خۆش بێت سپاس بەس کۆتایی الله هیدایەتی ئەوانیش الله هیدایەتی ئەوانیش هیواداری ناوەکە لە یاخیۆ بکەین بەناوی کاکێ من فەمەیی ها لاند ڕسمێکی فەمەیی خۆدا بنێژ بڵێ لەسەر سەی کاکسەی تەسلیم بوو بەڵێ ڕەگەزی خۆشمان بگۆڕینە بەڵێ ڕێگەز گۆڕینە بۆچی کاکە ڕێگەزی خۆمان گۆڕیوە فەمەیی بینۆک و جەماعەتی ئەوە بەخێر بێ کاک سەید بلۆکی گینا بە ئێمەشەوە